بەداخۆ زۆر جار ژیان زۆر قورسە ناتوانین خۆمان لابین لە هەندێک یاخود چاوپۆشی بکەین لە هەندێک کارەسات و ڕوودا و یاخود بڵین نەخۆشی نەهامەتیەکانی ژیان بەگشتی ناچارین لەگەڵ هەموو ئەو خۆشیانەی یاخود ئەو دەستکەوتانەی هەمانە لەگەڵ ئەوانەشدا هەڵبکەین. بێگومان ئەمانە پێویستی بە کەسی بەهێزە، کەسی خۆبەخشە، کەسێکە کە خۆڕاگر بێت، ئەوەش جا چ جایەوەی کە توش بووە یاخود چ جایەوەی کە کارەساتەکەی بەسراتوت لەگەڵ ئەوەش کە دەستی هاوکاری بۆ کەسانێک کە درێژەکات. ئەمڕۆ تایبەتە بە ڕۆژی گیانی کاری مرۆیی. سەرڕای هەموو ئەو ناخۆشی و نەهامەتیانی کە دێتە پێش مرۆڤ لە ژیانی ڕۆژانەی خۆی لە هەمان کاتدا کەسانێکەن دەیانەوێت دەستی هاوکاریان بۆ درێژ بکەن لەو ناخۆشی و نەهامەتی و دەردا لەگەڵیان هاوبەش بن یان لایانی کەمێک بتوانن ئازارەکانیان کەم بکەنەوە، ئەم بارە قورسەی لەسەرشانیانە تۆزێک سوکتری بکەن، وەکو ئەوەی کە دروستکردنی قژی دەستکرد بۆ توشبوانی شێرپەنجە لە ڕۆژی جیهانی کاری مرۆیی چیرۆکی ئەو کەسانە دەجێڕینەوە کە خۆبەخشانە کاری مرۆیی دەکەن و هاژە لەسەر ئەم بابەتە دەوەستین دەمانوێت زیاتر گرنگی بەم بابەتە بدەین بۆی ببینە پاڵپشت و پاڵنەر بۆ ئەو کەسانەی کاری مرۆیی دەکەن و دەستی هاوکاری بۆ دەوروبەریان درێژ دەکەن. بەڵێ بۆ ئێمەش میوانداری هەرێک لە مامۆستا عایشە عومەر کە خۆبەخشە و دکتۆرە ئیمان ڕەزاقمان کردو کە پزیشکی گشتیە و هەردووکیان لە ستۆدیۆ لەگەڵمانن و خانمێکی جوان و خانمێکی بچکۆلە کە وەکو لیرەیە، ناویشی لیرەیە، ئەویش ئەم لیرە خاتونەیە بەخێر هاتن. لیرە چۆنی؟ بەیانیتان باش بەخێر بن. باشی مامۆستا دکتۆرە بەخێر بێ. بەخێر هاتن. مامۆستا عایشە لە بەڕێستەوە دەست پێ بکەین تایبەت بە هاوکاریکردن و دەستگرتنی ئەم جۆرە نەخۆشانە دروستکردنی قژی دەستکرد چۆن بوو ئەم بیرۆکەیەتان بۆ هات، چۆن بوو پێتان خۆش بوو پاڵپشت بن هاوکار بن بۆ ئەمانە چی وای لە تۆ کرد؟ هەندێک جار دەگوترێ کەسانێک هەنە چونکە لە نزیکی خۆیان لە ڕابردوو شتی وایان بینی و ئیشاڵە نەتان بینیوە بۆیە حەز دەکەن یانیا دەردەکە لەگەڵ خەڵکی دیکە بەش بکەن. چۆن بووی ئێوە؟ سەرەتا بەیانیتان باش، خوشحاڵ بووین لێرە ئامادە بووین. پەیامی ئێمەش ئەوەیە کە خەڵکەکە تێبگەینین کە کاری وا دەکرێت ڕۆژانە بە بەردەوامی وەکو سەربازێکی ونین ئێمە پێمان خۆشە خەڵک ئاشنا بین بەو بابەتانە. لیرەخان و چەندەها نمونەی وەکو لیرەخان ئەمە ڕۆژانە لەگەڵ یانی لە نەخۆشخانە چیرۆکی جیاواز دەبینین. لەوانەیە کاریگەری یەک چیرۆگوای لە ئێمە کردووی کە بیرۆکەی جیاوازمان بۆ بێ. سەرەتەکە خەڵک گوێبیستی ئەو بابەتە دەبی لەوانەیە لای سەیربی یان ئەسڵەن لەوانەیە کارەکەی پێ شتێکی بەسیت بی، بەڵام پەیامێکی گەورەی لە پشتە گەڕانەوەی هێز و توانە و سیقەیە بە خودی ئەو چارەخوازانە. من بۆ ماوەی 6 ساڵە لە نەخۆشخانەی نانەکەلی بە شێوەی فەرمانبەر و بە شێوەی خۆبەخش بەردەوام لەگەڵیانم. بۆی بینینی چیرۆکی وەکو لیرە وای لە من کرد کە لەگەڵ دکتۆرە ئیمان بیرێک لەوانە بکەینەوە کە چۆن باوەڕیان بۆ بگەڕێنینەوە لەوەی کە تێکەڵی کۆمەلگا بن. ڕاستە لەوانەیە لیرە نمونەیەکی بچووک بێ، بەڵام ئێمە تا تەمەنی 18 ساڵ و 20 ساڵیشمان وەرگرتووە کە ئەوانە دەبینین کاریگەریەکان دەبینین ئێمە ینی وەمان لێ دەکە هانمان دەدا زیاتر بەردەوام بین لەسەر کاری خۆبەخشی جیاواز و پەیامی جیاواز. زۆر باشە. دکتۆرە باسێکی پرۆژەکەتان بکەن. ئێوە چیەکەن جگە لەلایەنی تەندروستەکە یاخود ئەو دەرمانانەی کە پێیانەدەن لاەنە دەروونەکەی چۆن نەتوانرێ خزمەت بە نەخۆش بکرێت، ئێوە چیتان کردووە؟ بەڵێ دەست خۆش سارتا بەیانی باش. ئەو یان بە حکمێوی من چەند ساڵانێکی زۆرە لە نێو نەخۆشخانەی نانەکەلی بە خۆبەخشانە کار دەکەم. جەختی ئێمە لایەنی دەرونی نەخۆشەکان بووە چۆن بتوانین طبعاً دوای ئەوەی کە چەند گەڕانمان کردووە چوینە نەخۆشخانە هەستمان کردووە چەند بۆشایی هەوی کە پڕی بکەینەوە و طبعاً ئەوەش لە کوبلن پاڵپشتی دکتۆرەکان بکەین یاخود ستافی نەخۆشخانە کە ئەوان زۆر مادینە بە بابەتی دیکە ئەمە بتوانین کارێکی مرۆیانە بکەین ئەو بۆشایانە پڕ بکەینەوە. طبعاً چەند ساڵە محاولەمان کردیە کە کەشێکی یاخود جەوێکی خۆش لە نێو نەخۆشخانە دروست بکەین بۆ ئەو منداڵانە کە هەست نەکەن جیاکراونەتەوە لە منداڵانی دەوروبەریان، چونکە بەڕاستی زۆربەی لە منداڵەکان دوو دەکرێنەوە لە خوێندنیان یاخود لە قوتابخانە
لەسەر قەروێڵێکی نەخۆشخانە ڕۆژەکانیان بەسەر دەبن لە داک و بابیان دەپرسن لەبەرچی من لەبەرچی ئەمن لەگەر برادرەکانم تێکەڵ نابم لەبەرچی ناوتانم بچمە قوتابخانە لەبەرەوە چەند چالاکێکمان لە ناو نەخۆشخانە دروست کردووە کە الحەمدولیلا سەرکەوتنەکانمان بەوانە زۆر باش باز دەکەین کە چەند جارێک هەو بووە چەند منداڵێک مەسەلەن نانیان نەخواردووە پاش کیمۆتەراپی بەس پاش ئەو چالاکیانە دەستیان بە خواردن باشە دکتۆرە ئیمان بە درێژی باسی لێ دەکەین پاشان بەڵام پێم خۆشە زۆر لیرەجیان ڕانەگرین باسی کەیسەکەی لیرەمان لە بۆ بکەن اینجا ئەو میوانە جوانەمان ببینە دەرەوەی ستۆدیۆ با بۆ خۆی پشوو بدا بەڕاستی ئێمە کەیسەکانمان هەمووی کەرامەتیان ینی حەز دەکەین بپارێزین و حتا کە پۆستیشیان ینی کە پۆستیشیان دەکەین حەز ناکەین دەموچاویان بەس ئەوە دایکیش هەر حەزی لێبوو بەخۆی وەکو کەیسەک باز بکرێتن لیرە خان تەمەنی 3 ساڵە نەخۆشی شێرپەنجەی خوێنی هەیە یەک لەو کەیسانەیە کە لەگەر وەرگرتنی کیمۆتەراپی قژی لەدەست دەداتن و ئەو پرۆژەیمە کە پەیامەکەی ئەوەیە کە قژی دەستکرد لە بۆ ئەو منداڵانە دروست بکەین کە هەست نەکەن کە شکڵیان گۆڕاوە کە هەست نەکەن کە لەبەرچی ئەوان پرتیان هەڵدەوەرێ و ئەوەش هەمووی داد پێیان دەڵێن هەمویان پەپولەن ئەوەش کاتیە کە پرسەکەیان هەڵدەوەرێ و پاشکی مۆساوی پرسەکەیان خۆیان جوانتر دێتەوە ئەوەیە کەیسی لیرە کە ئێستا پرسێکی قژێکی دەستکرد لە بۆی دروست کراوە کە دڵێن دەستکرد ئەوە قژی تەبیعیە قژی بەخشراوی خەڵکیە کە کراوەتە بارۆکە لە بۆ ئەو منداڵانە بەکاردەهێنرێ وەمەوەکو پردێکین بەس وەکو پردێکین لە بینی منەظمەیەکی بەریتانی کە ئەو پرسانە خۆبەخشانە دابین دەکا و نەخۆشخانەی لیرەجیان ببورن ئەمە ئەم قژەم ئەوە قژەکەی وەرگرتنی نمونەی لیرە بە دەستخۆشیەوە تەبعاً لە ڕێژی لە ڕێگای توێژەرە کۆمەڵایەتەکان کە بەردەوام لە ناو نەخۆشەکانن لە کەیشە و معانەتەکانیان دەکۆڵنەوە نمونەی لیرەیان کە وەری دەگرن چەند فۆرمەکەی پڕی دەکەنەوە و معلوماتەکە دێتە لای من ئەمنیش کە ئیمێل لە بۆ ئیمانخان دەکەم پاشان لە بۆ ڕێکخراوەکەی بەریتانیا تەبعاً لیرە نمونەی زۆر زۆر جوان بوو قەتیش ئەو دقەیە لە بیر ناکەن کە چەند ڕۆژێک پێش ئێستا پرچەکەمان پێبەخشی دەستی کرد بە سەماکردنێکی زۆر دڵخۆشیێکی زۆر یعنی هەستی کرد گەڕایتەوە سەر شێو و شکلی جارانی ئێستا بە هەرچەندە بە خۆی زۆر زۆر جوانە لیرە بەڵام بە شێوازەکەی لای من ئەو شکل و شێوەیە جوانترین شێوەیە ئەو قژە مامەڵەتان لەگەڵ ئەمە بەردەوام لەگەڵیانێ احتیمالە کەسێک لە دوورەوە کە شێوەکانیان دەبینی لایەن سەیر بۆ هەندێک کەس نامۆیە و زۆر لێشمان دەپرسن ئەنگۆ چۆن تەحملی ئەو نەخۆشانە دەکەن و بەرگە دەگرن ئەمە لەبەری ڕۆژانە بە بەردەوامی لەگەڵ یانین زۆر ئاساییە لە لای ئێمە بە هەر شێوەیەک بن قژەی بۆ دابنێن بۆ لیرەجیان کالیرە بازوانەکەین دیسان وەرە پێش تەبان بەکارهێنانی ئەم قژە زۆر زۆر ئاسانە لەبەرەوەی بە سایزی سەری خۆی دروست دەکرێتن لیرەجان ئەگە بکرێنی ئەو پرسانە تایبەت لە بۆ منداڵەکان دروست دەکرێت ئەمە تیمەکەی نەخۆشخانەی نانەکەلی قیاسی سەریان وەردەگری و ئەمە دەینێرین لە بۆ ئەو منەظەمەیە ئەوان حەسب قیاس سەریان و حەسب ئەو ڕەنگی پرتی کە پێشتر هەیان بوو دەکە ئەوجە تەماشای کامیرە بکەین لیرەجیان و کە تەواو بووی لە کاتی کە بەکاری ناینن قەدی دەگری وەکو قژی ئاسایی لاوانێ شێوەی هەندێک بگۆڕێتن ڕەنگە بەنسبەت ئێوە ڕۆژانە مامەڵەتان لەگەڵ ئەم جۆرە نەخۆشانەیە بۆ ئێوە تۆزێک ئاساییتر بێ بەڵام ئەوە هەست دەکەم واهاژە ناتوانانی پرسیار بکات تۆزێک لەگەڵ ئەم بابەتانە زیاتر نیگەران بووە ینی کەسانی زۆر خۆراگر و بەهێزێ بتوانن ڕۆژانە لەگەڵ ئەو کەسانە هەڵکەن جێی دەستخۆشینەوە ینی شانازیە کورسە منەڵم کەسانی وەکو ئێوە کە بتوانن لەم دۆخە لەگەڵ ئەو کەسانە بەردەوام بن دەگمەنن ینی بە هەموو کەسێکی ئاسایی ناکرێت دەتوانین لیرەجان ببینە دەرەوە لیرەجان وەرە بەس ئاسایی لە باوەشی کەم یەکجار وەرە بڕۆینە دەرێ هاژە پرسیار بکە من با لەگەڵ بڕۆمە دەرەوە یاڵە بەی باە چ بکەین باش وەرە کەسێک بێ ئێوە وتان بین ئێوە نێوان ینی نێوەندگیری ڕێکخراوێک و کەسانی خۆبەخشەکەن بۆ نمونە بە قژ یان بە هەر کارێکی تر بتوان کاری خۆبەخشی بکەن کەسێک بوێت قژی ببەخشێت یاخۆت لە هەر
بەخشینێکی دیکە بێ چۆن ناتوانێت پەیوەندی بەوە بکات چی بکات ڕێکارەکانی چییە؟ بەڵێ سەرەتا ئەمە پیجێکمان هەیە لە ئینستاگرام کە لە ڕێ ئەو پیجەوە پەیامەکەمان بڵاو دەکەینەوە کێسەکانمان بڵاو دەکەینەوە کە بەڕاستی ئەو قژانەی کە دەبەخشێن دەکرێنە بارۆکە کە لە قژی ڕاستی دروست کراوە لە بۆ نەخۆشان بەکاردێنرێ لە ڕێ ئەو پیجەوە الحەمدولillah تا ئێستا زۆر کەس قژی خۆی بەخشیەوە و یەک لەو نمونانەش لێرن طبعا ڕێکاریەکان ئەمە چەند ڕێکاریەکمان هەیە چەند ڕێکاریەکمان هەیە کە قژەکەی کە دەبەخشرێتن دەبێت ئەو کەسە کە دەیبەخشیتن ڕەنگێکی طبیعی بی سروشتی بی نابێت ڕەنگی خانە یاخود بۆی نۆرمەڵ ئاعتیادیە بەڵام بۆیەی ڕەنگی ناسروشتی نابێ و دەبی لە 7 سانتیم درێژتر بی چونکە لە 7 سانتیم کەمتر ناتوانرێ ئیشی لەسەر بکرێت لەلایەن ئەو ڕێکخراوە لەبەرەوە ئەوانە چەند نمونەیەکن ئەو کەسانەی کە قژی خۆیان بەخشیە و دەبێ لە شێوازێکی باش بێ تەڕ نەبێ بتوانرێ ئیشی لەسەر بکرێت بەکاربهێنرێتن ئەوە ڕێکاریەکانمانە ئەمە بڵاوی دەکەینەوە خەڵکە تا ئێستا بەجێری ئەو ڕێکاریانە قژەکانیان دەبەخشن و ئێمە کە چۆن ئەو قژانەی لە بەریتانیاەوە پێمان دەگا دەیگەڕێنەوە کوردستان ئەو قژانەی کە دەبەخشرێن دیسان لە بۆ بەریتانیا دەنێرینەوە و ئەو ڕێکخراوە دەیکاتەوە بارۆکە دیسان دەینێری باشە تایبەت بە پیاوان چی ئایا قژبەخشی لەلایەن پیاوانەوە تۆزە قورستر نییە بەراورد بە خانمان ینی پیاوان چۆن دەتوانن قژیان ببەخشن ئەگەر هەتا 7 سانتیم درێژتری بکەن ئەگەر هەندێک کەس هەیە بەڕاستی کوڕ بووە و بەس یەکێکی لەدەست داوە یەکێک لە هەرە نزیکەکان لەدەست داوە پرتی خۆی درێژ کردووە 7 سانتیم زیاتر دواتر بەخشیوێتی ئەوان دەتوانن وا بکەن بەڵام ئەگەر کەیسی باسیەوەی دەکەی کە بارۆکە لە بۆ پیاوان و حەز دەکەم عایشەخان باسی بکە کردیت ئەمە خۆشبەختانە لە بۆ هەردوو ڕەگەز قژمان بەردەست کردووە چ کەس چکر لە بەرەوەی هیچ جیاوازینە هەردووچە ئینسانن لە لایمە نمونەمان هەیە لەسەر کوڕەکان یعنی بە ئەمە هەر ڕوو لە خانمان نەکەین برە خانمان حساسترن بەرامبەر پرچیان کوڕەکانیشمان هەروە نمونەم هەبووە دایکەکان دێنە لای ئێمە دەڵێ کوڕەکەم چەند ساڵە یعنی کڵاوەکەی لا نابە تەنها لە کاتی خەو نەبێ لەبەرەوەی کە دەڕواتە کۆڵانیان ناو خزم و دۆست ینی یاری پێ دەکەن لەبەرچووی قژی تۆ ئاوالۆ ئەتو قژت نییە یان ئەو کۆمەڵە قسانەکە بەداخەوە هێشتا لە کناو کۆمەلگای ئێمە ئەو قسانە بەردەوا من لەلایەنی کچەکانیش تایبەتبەندی قژی ئێمە چییە ئەوە کە سروشتیە ڕاستە پلاستیک بەردەستە لێرە و سروشتیش بەردەستە بەڵام لەبەر یەکەم کوالیتی ئێمە دڵنیان لە کوالیتی ئیشەکەی خۆمان دووەم لە ڕووی نرخەوە بەداخەوە ئەوانەی کە تووشبووی ئەو نەخۆشیێن ئەوەی کە لە هەبووەش بی دێتە نەبووی لەبەرەوەی چارەسەرەکانی زۆرە و پرۆسەکی دوور و درێژە بەداخەوە لە ڕووی مادیەوە تۆزێک بەرە و لاوازی دێتن بۆیە دابینکردنی قژێکی وە ینی نعمەتێکە لە ینی ئەگەر بیان بین زۆر ئایلەکان دڵیان خۆشە بەوەی کە ئێمە بۆ شایەکمان لە بۆ پڕکردینەوە لەبەرەوەی نرخەکانیان لێرە زۆر گرانەکە قژی سروشتی بی باشە دکتۆرە کاریگەریە دەرونیەکانی چییە لەسەر نەخۆشەکان بەکارهێنانی ئەم قژانە طبعا وەکو باسم کرد هەر چالاکێک کە ئەمە کردیتمان لایانی دەرونی زۆر گۆڕانکاری هەبوو لەسەر باشبوونی نەخۆشەکان وەکۆی باسم کرد کە چەند چالێکێکی زۆر بچووک وای کرد کە نەخۆشێک دەست بە خواردن کە چالێکێکی بچووک وای کردووە کە نەخۆشێک هەست بە تەنیایی نەکات مەسەلەن ئەمە چەند جارێک وامان کردووە مامۆستا بینێنە ناو قاوشی نەخۆشخانەکان لەگەڵ منداڵەکان دەرس بخێنن هەروەها لایانی دەرونی ئەو قژانە کە بە نەخۆشەکانی دەبەخشێ سیقە و متمانەیەکیان پێدەبەخشێتەوە و ناسنامەی خۆیان کە ئەوان پێشتر کوبوون ئەو شکڵی خۆیان پێدەبەخشێتەوە ئەوەش طبعاً زۆر کاریگەری هەیە لەسەر نەخۆشانی سەرپەنجە چونکە ئەمە لە نزیکەوە کارمان لەگەڵیان کردووە کە زیاتر بجەنگن لەگەڵ ئەو نەخۆشیە باش ڕاستە عایشە خان تایبەت بەوەی کە ئەم قژانە وەکو ینی دەمێکە باز دەکەین وەڵامی دەدەینەوە کە گرنگە دەستی هاوکاری یارمەتی نەخۆشان بدە ئێوە لە ڕێگە هیچ ڕاگەیاندراوێک یان ژمارە موبایلێک یان پیج و ئەکاونتێک داواتان کردووە ئەو کەسانی کە دەیانەوێت مەسەلەن قژەکانیان ببەخشن پێن سەردانی ئێوە بکەن هەروەک دکتۆرە ئاماژەی پێکرد بەڵێ ئێمە ئەکاونتمان هەیە پیجمان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام و ژمارەی مۆبایل وەکو خۆم مەوجودم لە بەشی کارجێڕی نەخۆشخانە
و ئەگەر خۆشم مەوجود نەبووم بەشەکەی خۆم کارجێڕی نەخۆشخانە و بەشی پرزگە زۆر هاوکارمانە لە کۆکردنەوەی ئەو قژانە یعنی هەموو دەوروبەری خۆمان تێگەیاندووە لەو بابەتە هەروە لە ڕێگەی لاپەڕی خۆمان و خۆشحاڵ دەبین ئەگەر کەناڵەکان دەرگامان بۆ بکەنەوە و زۆر سپاسی ئێوەش دەکەین کە ڕێگە خۆشکەر بوون لە بۆمە و بۆی پەیامەکەی خۆمان بگەینین ئەو هەر لە ڕێگەی دۆست و برادر و بەم شێوێ بڵاومان کردوێتەوە ئێمە لە کاتی وەرگرتنیش جگە لە ناو نەخۆشخانەی نانەکەلی شوێنیشمان هەیە لە پارێزگاکانی تر بە خوشحالی و هەموو ئەوانی کە ئێمە پرۆژەکەیان بۆ باز دەکەین بێ بەرامبەر لەگەڵمان هاوکارن لە بەرەوەی کولفەی هاتوچۆیەکەی دەگرنە دەستە خۆیان کە هیچ بڕەپارەیەکمان لێ وەرناگرن. باشە ئەوترێک کە نەخۆش هەمیشە چاوی لە دەمی پزیشکەکە یاخود کارمەندەکەی پێ وترێکە چاکە بیت تۆ باش بوویت ڕاستە ئەم چارەسەرە کاتیە ئەتوانن ئێوە بە دڵنیایی بە نەخۆشێک توشبوویەکی شەرپەنجە بن لێرەوە کە ئەمە تەنها کاتیە ئێوە باش ئەبن بەڵێ وەکو باسم کرد ئەوەی ئەوانیش کە پرتیان هەڵدەوەرێ ئەوەش کاتیە ئەوەش هەر ئەو کاتەیەکە کیمۆتەراپی وەکو عیلاجی شەرپەنجە وەردەگرن لەو کاتێککە قژیان هەڵدەوەرێ و دواتر قژی خۆیان زۆر جوانتر لە زارانیش دێتەوە ئەوە شتێکی کاتیە ئەمە هەموو جار دڵنیاییان پێدەدەینەوە بەڵام لایەنی دیکە لایەنی دەرونی زۆر پاڵپشتیان دەکەین کە بە هەموو نەوعێک بتوانن بجەنگن لەگەڵ ئەو نەخۆشیە و بەڕاستیش ئەو قژەیە کە پێیان دەبەخشین بەس لە ئەو کاتەیە کە هەست نەکەن کە شکڵیان وەکو شکلێکی ترەیانێ. دکتۆرە ئیمان مامۆستا عایشە زۆر سپاس بۆ ئێوە نمونەتان زۆر بێ بۆ هیوایان خەڵکیش یارمەتی دەربێ لە ڕێگەی ئەو هەڵمەتێک کە ئێوە دەستان پێ کردووە بتوانن و کوردستان بیستواریش هاوکار بێ لە ڕابردوش راپۆرتمان لەسەر کردووە و هەوڵماندا وەکو دەستگایەکی میدیایی دەستمان لەو کارە خێری و کارە مرۆیان هەبێ نمونەتان زۆر بە دووبارەگە لەگەڵ خێر بێت. زۆر سپاس بۆ خۆراگری و بۆ بەهێزیتان هەڵبەت ئێوە پوینتی ئەگەر ئاماژە بە پاکێجینگی گەڕانەوەی قژەکە بکەین بەو شێوەیە بۆمان دەگەڕێتەوە بە شێوەی کوالیتی تایبەت بۆ کەسە ناو عنوان و ژمارە مۆبایل و سایزەکەی خۆی ئاماژە پێ دەکرێت بە شێوەیەکی زۆر پاک و خاوێن دەگاتەوە دەستمان هەیان ئێستامانە قژیان تێدا بەڵێ ئەوە گەڕاوەتەوە هێشتا نەدراوەتەوە کەیسەکان لەبەر ئەوەی لەژێر چارەسەرن ناتوانین بچینە لایەن بەم شێوەیە دەگاتەوە دەستمان هەرکەس بەو شێوەی کە ئەمە پێشتر وێنەمان ناردووە لەبەر ئەوەی ئێمە وێنەی دەنێرین پێش قژ هەڵوەرین دوای پاشان کە ئەو قژانەیە پێشکەش دەکەین بەم شێوەیە دەگەڕێتەوە لامە زۆر باشە بە پێی داواکاری کەسەکە هەموو ئەوانەی کە ئێستا بۆتان هاتووە لە ناو ئەم بۆکسانەدا هیوادارین کە لەسەر قژیانی دادنێن لەسەر سەریان دادنێن دوای ماوەیەکی دیکە قژی خۆیان بێتەوە نمونەشمان هەبووە تەبعاً نزای خێریان بۆ دەکەین دەیبەخشنەوە بە دووبارە ئەوانیش خۆیان چیرۆکی بەخۆیان شوێ هەبووە حەز دەکەم یەک نمونەی باسکەم کە زۆر سەرنجڕاکێشە یعنی ئینسان وا لێ دەکە کە قورجی پڕ گریان بیکە ئەو نمونەمان دیت یەک لە کەیسەکانمان بە خۆشحالی و قژی خۆی گەڕاوە پێویستی بەو قژە نەما بەخشیەوە لای ئێمە گوتی ئەمانەت بێ پێشکەشی بکەن بە کەسێکی دیکە 2 هەفتە پێش ئێستا 2 هاوسەر هاتنە لای توێژەرە کۆمەڵایەتەکانمان کە کێشەیەکی زۆر کەوتووە نێوانیان تەبان لەگەڵ ڕێزم بۆ پیاوان هاوسەر حەقی هەیە لەسەر یەکتری پێی خۆشە خێزانەکەی بە جوانترین شێوە ببینێ کە بینی خێزانەکەی تووشی ئەو نەخۆشیە بووە و قژی لە دەستداوە کێشەکەت بۆ نێوانیان کە چیتر قبولی نەبوو بەو شێوەیە ئەمە جێگەی داخبوو بەڵام کە هاتن و هانیان بۆ توێژەرە کۆمەڵایەتەکەی ئێمە هێنا و زۆر دەستخۆشیان لێ دەکەین ئەوان بەش کارجێڕی نەخۆشخانە کە زۆر هاوکارن ئێمە هەستان ئەو قژەمان پێبەخشی یعنی دقەیەک بوو لە ژیانم لە بیری ناکەم لەوەی کە هاوسەرەکەی باوەشی پێدا کرد و بووە گریان و پێکهاتنەوە و خۆشی گەڕاوە نێوانیان تەنانەت ینی پیاوەکە قژەکەی ماز دەکرد ئەوە ینی دەگوت لە ژیانم ئەو چاکە ئێوە لە بیر ناکەم ینی ئەوە بۆ پاڵنەرێکی زۆر سەرەکی بۆ ئێمە کە بەردەوام لەسەر ڕاستی هێزێکی زۆریەیە کە بتوان بەرگی هەموو چیرۆکانە بگرن ئەلبەت وەکەوترێک کەس ئاشنانیە بە دەردی کەس ئەشێت هەر کەسە لە شوێنێکەوە خۆی بزانێت چییە کێشەکەی با ئێمە خراپەی هیچ پیاوێک یاخود هیچ ژنێک نەگرین هەڵبەت لە ڕووی دەرونیەوە پێی وابێ بەو شێوەیە
ئازیسترین کەسی ببینێ قورسە نەتوانێت بڕیاری قبول دروست بە مامەڵێکی دروستی لەگەڵ بکە بەڵام ئەوەی مامەڵە دروستەکە کات ئێوەن کە جێی شانازین بە هیواین بەردەوام بن و هەر کەسێکیش لە جێی خۆی جگە لەلایەنە تەندروستێک ئاشتەوای کۆمەڵایەتیشتان کردیە دەستان خۆش زۆر بەخێر بێت خۆشحاڵ بێت سی کەسیش سوودمەند بووە لەو پرۆژێ دەستان خۆش زۆر سپاس بۆەوە بە هیواین ئیتر کەس پێویستی پێ نەبێ بەڵام هەموو کاتێکیش مرۆڤ توانای بەخشینی هەبێت جاگەر بەجستی خۆشی بێت سپاس.